بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سۆران لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکانی سۆران قسە دەکات و باز لەو پرۆژە خزمەتگوزاریانە دەکات و واروها ئاوادانکردنەوەی ڕێگە و بانەکانیش یەکێکە لەو پرۆژە خزمەتگوزاریانە کە قسە و گفتوگۆی لەسەر دەکەن. بینەری ئەم بابەتە دەبین کە هاوکارمان ئیسماعیل بۆی ئامادە کردوین. سڵاوتان لێبی، ئەمڕۆ باس لە پرۆژە خزمەتگوزاریەکانی ئیدارەی سۆران دەکەین. سۆران پێش بوون بە ئیداری سربەخۆ کەمێک لەو پرۆژانەی کە پێشتر جێبەجێکران جێگای ڕەزامەندی هاوڵاتیان و دانیشتوانی ئەو سنوورە نەبوو. سۆران دوای بوو بە ئیداری سربەخۆ پرۆژە گەلێکی زۆر لە بوارە جیاوازەکان لەو ناوچەیە جێبەجێکران، بە تایبەتی ڕێگاوبان کە زۆرترین گرفتی هاوڵاتیانی هەبوو بە سەنتەری قەزا و ناحیەکان و گوند و ئاوایەکانی ئەو سنوورە. ئێستا چەندان پرۆژە لە بواری خزمەتگوزاری لە ئارادای و جێبەجێکرێن، بەشێکیان تەواو بووە، بەشێکیشیان تا ئێستا لە جێبەجێکردندان. من بۆ گفتوگۆی زیاتر بەڕێز هەڵگۆر شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سۆرانم لەگەڵدایە. کاک هەڵگۆر، ئەو کاتت باش. کاک هەڵگۆر، ئەگەر پێمان بڵێ پرۆژە خزمەتگوزاریەکانی ئێستا لە ئیداری سۆران جێبەجێکرێن چین و لە چ بوارێکدا؟ طبعا نما ئەم ساڵ یەکەم ساڵە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم پرۆژانە لە ناو ئیدارەوە جێبەجێ دەکەن، هەم پرۆژەکانی و تایبەتی پرۆژەکانی سەربوجێ پەرپێدانی پارێزگایەکان. ئەم ساڵە وەکو ئیدارەی سۆران نزیکەی 7 ملیار و کەسرێک بۆ ئێمە دیاری کرا. ئێمە هەر لە سەرەتاوە بەرنامەیەکی توکمەماندانە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن بە زووترین کات، چونکە ناوچەیەمە ناوچەیەکی شاخاوی لە کاتی سیستان جێبەجێکردنی زۆرێک لە پرۆژەکان بە تایبەتی پرۆژەکانی ڕێگاوبان تۆزێک ئەستەم دەبێتن ئەمە جێبەجێیان بکەین. بۆیە کات ئەو بەرنامەی مادانەوە تیمێکمان پێکێنا هەوڵماندا پرۆژانە زۆر بەخینە بواری جێبەجێکردن. ئەو پرۆژانە زۆربیان زیاتر لە 150 بەرەوسەرێ پرۆژەکانی ڕێگاوبان بوون. خۆتان نەزانن سۆران ناوچەیەکی زۆر بەرفراوانە و چەند ساڵێکیش ئەو پرۆژانە وەستا بوون، ئەوانی کە وەستا بوون ئەوانیش کە پێشتر نەکرابوون و سۆرانیش هەموو قەزاکان و بە تایبەتی ناو سنتەری سۆرانیش لەم چەند ساڵی دوای بەرفراوان بووە. هەموو ئەو گەڕەکانی کە زیادش بوون پێویستیان بە خزمەتگوزاری و پێویستیان بە قیرتاوکردنی و کۆنکریتکردنی شەقامەکان هەبووە. بۆی ئێمە هەستین بە بەرنامەیەک ئەوەی لە بەردەستماندا بوو دابشکاریەکی لەسەر میکانیزمێک و ژمارە دانیشتوانمان لە هەندێک شتکردە پێوەەر بۆ ئەوەی بە شێوەیەکی دادپەروەرانە ئەوەی کە لە بەردەستماندا بەسەر هەموو قەزا و ناحیە گوندەکانی دابش بکەین. بە دڵنیاییەوە ئەمە ناتوانین بە ساڵێک هەموو ئەو کەم و کوڕیانەوە هەموو ئەو پرۆژانە جێبەجێ بکەین، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵە هەنگاوێکی زۆر باشمان هاوێشت لە ناو سەنتەری قەزاکان و لە تەقریبەن لە زۆربەی گوندەکانیش و ناحیەکانیش ئەو پرۆژانەمان جێبەجێکردن، پرۆژەی ڕێگاوبان، پرۆژەی ئاو، پرۆژەی ئاوەڕۆ کە لە ناو سنتەری شار بە تایبەتی ناو سنتەری شاری سۆران کە چەند شوێنێکە بوو ئەو ئاوی قورس و پیسمانە و ئاوایەکان دارێتەوە. ئەم ساڵە چەندین پرۆژەی ئاوەڕۆی استراتیجیمان لە ناو سۆران کرد. پرۆژەکانی تکەی کە هەوڵماندا ئەوانی گوندەکانش بە هەمان شێوە هەوڵماندا کە ڕێگا سەرچەکانی بۆ ئەو گوندانە دەچن بە تایبەتی ئەوانەیە کە گوندی زۆری لەسرە لە منتقی برادۆست، لە منتقی باڵەکایەتی، لە منتقی قەزای ڕواندز، مێرگە سۆر، خەلیفان، ناحیە خەلیفان، ئەوانە هەمووی پرۆژەیەکی زۆرمان بۆ گوندەکان لەوانی کە جێبەجێکراوە نزیکەی لە سەروی سەتاسی ئەو بودجەیە کە بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران دانراوە ئێمە بۆ ڕێگاوبانی گوندەکانمان تەرخان کردووە و بۆ ناحیەکانیش. و پرۆژەی استراتیجی ئەوەی کە خۆتان دەبینن جۆسایدی سپیرێک خەلیفان کە ئێستا کارەکانی زۆر باش بەڕێوە دەچیتن کە مەشێکە لە پرۆژە استراتیجیەکان و پرۆژەکانی کارەباش ئێستا هێلی کارەبای 132 کV کە لە سۆرانەوە بۆ چۆمان و لێنرانشەوەی کەم جار ئەم هێلە بەدەگاتە چۆمان و یەکەم جاریشە چۆمان حاجیمەران کە کارەبای نیشتیمانی دەگاتە حاجیمەران، ئەوەش لە پرۆژە استراتیجیەکان. ئیتر ئەمە هەوڵمانداوە لەسەر بودجەی بۆ بەرهێنانیش ئەوانی کە وەزارەتی شارەوانی وەزارەت ڕێگاوبانە چونکە ناوچەیەکی شاخاویە زۆرێک لەو پرۆژانیش کە لە وەزارەتەکانیش بوو ئێمە دەستمان وەکو چاودێریک و وەکو بە دوواداچوونێکیش هەوڵمان داوە کە زوو دەست بەکارەکانیان بکرێتن، ڕێکارەکان کورتتر بکرێنەوە بۆی بتوانن. ئێستا لە کۆی پرۆژەکانی پەرەپێدانی پارێزگای کە بۆ سۆران دیاری کرابوو لە کۆی 46 پرۆژە زیاتر لە 23 پرۆژە هەمووی تەواو کراوە، 100% تەواو بووە. نزیکەی 11 پرۆژە لە سەروی 180 تەواو کردە لە
مانجی یەک ساڵی دابێتن ئەوانە شتاوا دەبن سەتا 14 پرۆژەیت کەما دەمێنێتن لەوانەیە زانانی هەندێک کاتی بوێ لە بە کۆی گشتی زیاتر لە 90 ئەو پرۆژانێکە بۆ ئێمە دیاری کرابوو هەمویان لە کاتی خۆیان لە 100 تاوا دەبن و ئەمەش ئەوەی کە کراوە ئێستا بەدڵنیاییەوە ئێمە کە لە کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دوای بە ئیدارەبوونی سۆران ئێمە ڕاستپاردران کە بە شێوەیەکی خێرا ئەو خزمەت گوزارانە بکەینە خەڵک و ئەوەی کە دەشبیندرێتن لەناو خەڵک دیارە دەرەنجامی ئەم بڕیارە زۆر بڕۆنی ئاشکرای دیارە. لە ڕابردوودا زۆر گلەیی لەسەر ئەوە هەبوو زۆربەی بودجەی حکوومەت لە سنتەری قەزا و ناحیەکان و پارێزگاکان جێبەجێکرێ. هەنگاوەکانی ئێوە لە داهاتووشدا وەک باسیشت کرد کە کۆمەڵێک پرۆژتان لە گوند و دێهاتەکان بەو پێی سۆران ژمارەیەکی زۆری گوندی لێە و شوێنێکی بەرفراوانە پرۆژەی داهاتوتان لە گوندەکان چی ئەبی تەنیا ڕێگاوبانە چکە کەم و کوڕی لە بوارەکانی تریشانە لە گوندەکان. ئامانزی سەرکی ئێمە ئەوەیە کە خەڵک لە گوندەکان بمێنێتەوە و ئەو خزمەت گوزارە سەرەتاییانێک کە پێویستە بۆ گوندەکان بکرێتن هەم لە ڕووی ڕێگاوبان هەم لە ڕووی ئاو هەم لە ڕووی کارەبا بکرێتن بۆی خەڵکەکان لەو گوندانە بمێننەوە. ئێمە میکانیزمێکمانداناوە شتێکمان کردوتە پێوەەر بۆ نمونە گوندێک 100 ماڵی لە 120 ماڵی لە شەقامێکیان ێگەر هەم ئەوەی کە دەگاتە ناو گوندەکان وە لە ناو گوندەکەشیان ئێمە لەوانەیە خۆتان نەزانن کە گوند بە تایبەتی ئێستا کە بەرفراوان دەبێتن بە شێوەیەکی منتەزەم نییە خانوێک لە شوێنەکە لەوانی نتوانین هەموو کوچە و کۆڵانەکانی لە کۆنکریت بکەین بەڵام حدی عقل شەقامێکی ڕئیسی بۆ ناو گوندەکە بڕواتن بۆ ئەوەی هەمویان تێدا سوودمەند بن و لە گوندیشەوە بۆ شارەکان هەوڵ بدرێتن ئەو ڕێگانیان بۆ چارەسەر بکرێتن بۆ ئەوی بە ئاسانی هاتوچۆی تێدا بکەن و ئەم ساڵە پرۆژەیەکی زۆری شەبکاتی ئاو و چارەسەرکردنی وشکە ساڵیشمان لە گوندەکان خستوتە بواری جێبەجێکردن بەڵام وەکو باسم کردێ خۆتان زانی سۆران ئیدارەیەکی گەورەیە و زیاتر لە بینی 350 تا 400 گوند دەگەوێتە ئەم سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆیە ئەستەم ئێمە بتوانین لە ماوەی ساڵێک هەم ئەو پرۆژانە لەو گوندانە جێبەجێ بکەین بەڵام ئەوەی ئێمە دەمەوێت بیڵێم ئەوەیە ئێمە هەمومان لە بەرچاوە ئێمە تەنها سنتەری شارەکانمان لە بەرچاو نیە تەنها سنتەری ناحیەکانشمان لە بەرچاو نیە گوندەکان بە وەکو شارەکان حسابی بۆ دەکەین و ئەو پێوە ئەو میکانیزمێکە دامان ناوە بۆ ئەوەی دابشکردنی ئەو میزانیە وا بکاتن کە خەڵکی گوند هەست بەوە فەرامۆشی نەکەن پێچەوانەوە سیاسەتەکانی حکوومەتی پێشووی بەعەس هەموو ئەوە بکە ئەو گوندانە ڕابماڵێتن و بۆ ئەوەی خەڵک ئەتیماد نەکاتە سەر خۆی لە بژێوی ژیان ئەوەش کە چێشەی زۆریشی هەمومان دیتمان چێشەیەکی ئێمە دروست کردووە ئێمە دەمانەوێت پێچەوانەی ئەوە هانی خەڵک بدەین کە لە گوندەکان بمێننەوە و گوندەکان بە ئاودانی بمێننەوە. کاکەڵگۆر بەدەر لەوەی کە ڕێگاوبان گرفتێکی زۆری لە ئیدارەی سۆران دروست کردبوو لە ڕابردوودا بەدەر لەوەش لە بوارەکانی پەروەردە و تەندروستیش گرفت لەو ناوچەیە هەیە ژمارەیەکی زۆری خوێندنگا لە مەکتەب بڵێن لە گوندەکان نییە یان ئەستەکانی خوێندن نییە ئەوش بوویتە گرفت لە بەردەم هاوڵاتیان هەنگاوەکانی ئێوە لە داهاتوودا چی ئەبی بۆ ئەوەش یان چیتان جێبەجێ کردووە لە ئێستادا؟ ئێمە طبعاً ئەم ساڵە بەڕێوەبەراتی گشتی پەروەردە هێشتا تقریبا تازە دەست بەکار بووە بەڵام ئێمە چاوەڕێوەمان نەکرد ئێمە دەستمان پێکرد لیژنیش تایبەتمان لە ئیدارەی سەربەخۆی سۆران پێکینە بۆ ئەوەی سەردانی تقریبا زۆربەی قوتابخانەکان بکاتن هەموو قوتابخانەی کە کەم و کوڕەکان کە زۆر پێویست بوو بۆ چارەسەرکردن هەم لە ڕۆی نوژەنکردنەوە هەم لە ڕووی دابینکردنی کەلوپەل ئێمە هەوڵمانداوە لە ئەو بجێش تایبەتیمان بۆ قوتابخانەکان دانەوە حتا بۆ بوونکە تەندروستیەکانیش ئەو ساڵە کردمان بەڵام بۆ ساڵی دابێتن بۆ ئەوەی زیاتر هەبوونی نقطە بابن پۆزیتیڤەکانی ئەو ئیدارەیە بە دیار بکەوێتن دەبێت ئەو بەڕێوەبەرەتی گشتیانێکە بڕیاری پێ دەرچووە بکەونە سەرکار و بەڕێوەبەرەکان بکەونە سەرکار ئینتە ئەو کات ئەوان کاری خۆیان دەکەن چونکە ئێمەش لەناو ئیدارەی سەربەخۆی سۆران ساڵ یەکەم مابوو تیمێکی کەم بوو زەختێکی زۆرمان لەسەر بوو بەڵام بە دڵنیاییەوە لە ساڵی ئایندەوە بۆ نمونە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کە ئێستا دەست بەکارە بەڕێوەبەراتی گشتی پەروەردە ئەوان دەتوانن لە نزیکەوە کێشە و معاناتەکانی ئەم قوتابخانەیە وەربگرن ئێمەش هاوکاریان دەبین بۆ ئەوی بتوانین چارەسەری ئەو دوو کارتە بکەین کە دوو کەرتی زۆر گرنگن هەم پەروەردە و هەم تەندروستیش و فعلەنیش کێشە هەیە و کەمی قوتابخانەکان و زۆر جارانیش کەمی ئەو بەتابەتی شوێنە دوورە دەستەکان ئێمە نامانەوە خەڵک گوندەکانیان چۆل بکاتن لەبەر ئەوەی قوتابخانەی لێ نییە و هەموو هەوڵەکانم بۆ ئەوە دەبێتن کە
خەڵک بتوانێتن ئەگەر چەند گوندێکیش بیتن قوتابخانەیان بۆ دابین بکەین بۆیە بە دڵنیاییەوە ئەو دوو کارتەش لە ساڵی دابێتن زۆر باشتر دەبین. دابینکردنی بودجەیان تەرخانکردنی بودجە بۆ سنووری ئیداری سۆران لە ڕابردوودا بە پێی ژماری دانیشتوان حکوومەت لە پەرەپێدان تەوزیع کرد بەڵام لە سۆران ئەو تایبەتمەندی دراوە لە داهاتوودا بتوانێت بودجەیەکی زیاتر ڕابچێژن بۆ ئەوی هاوشێوەی دەستپێکردنی ئیداری سەر بەخۆ پڕۆژەی زیاتر جێبەجێ بکرێت لێرە. بەڵێ تەوان زۆر جاران هەڵەیەک دەکرێتن کە پێوەری دانیشتوان دەکرێتە دانیشتوان ژمارە دانیشتوان دەکرێتە پێوەەر بۆ دابشکردنی ئەم بودجەیە. ئەگەر بۆ مەسەڵەن دابشکردنی ئازوقە بێتن تاوان دەبێت پێوەری ژماری دانیشتوان بکرێتە پێوەەر بەڵام کە تۆ دەی باسی ڕێگاوبان دەکەی تۆ نابێت ژماری دانیشتوان بکەی پێوەەر ناوچەیەکی منتقی برادۆستی بەرفراوان یا منتقێکی باڵەکاتی هەندە بەرفراوانە منتقی مێرگە سۆر ئەو هەموو گوندانەوە ئەو هەموو جادانە یان ئەو پارێکە تەرخان دەکرێتن بۆ 1 کیلومتری ناوچە شاخاویەکان لەوانەیە لە دەشتاییەکان 10 کیلومتر 20 کیلومتری پێ بکرێتن بۆیە من دائیمەن ئەو گفتوگویم کردو ئەو مناقەشەم کردیە دانانی دابشکردنی ئەو بودجەیە بۆ هەندێک شت نابێت لەسەر ئەساسی ژمارە دانیشتوان بێتن دەبێت شتێکەکە لە بەرچاو بگیرێتن سنووری جوگرافیا لە بەرچاو بگیرێتن بۆ نمونە سنووری جوگرافیای سۆران زۆر بەرفراوانە و لەو مناقەشانە گفتوگویانە هەوڵمان داوە بەڕێوەبەراتی ڕێگاوبان مەسەڵەن وەزارەتی ئاوادانکردنەوە ئەگەر با بڵێن جسرەکان پردەکان بنمونە بینینەوە پردی ئاسن 90 پردە ئاسینەکانی پارێزگاری هەولێر بە ئیدارە سۆرانی شەوە دەکەوێتە ناو سنووری ئیرادە سەر بەخۆی سۆران ئێتو بەسەرەن بێت بودجەی پردەکان دابش بکەی خۆ نابی ژمارە دانیشتوان بکێ پێوەەر دەبێ ژمارەی پردەکان بکێ پێوەەر ئەوانە تەمان بە خۆشحالیەوە وەڵامدانەوێکی باشیش هەیە لەو بابەتە بەڵام ئەرچی ئێمەیەکە ئەم ڕوونکردنەوەی بە وەزارەتە پەیوەندیدارەکان و ئەنجومەنی وەزیرانش بدەین و خۆشبەختانە زۆر لە بەرچاو گیراوە و هەموو ئەو تێبینیانێک ئێمە هەوڵمان داوە بۆیانشی بکەینەوە وەڵامدانەوێکی زۆر باشە بووە و فعلەن بودجەکانی تایبەت دانراوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین هاوشاری شارەکانی دیکە پرۆژەکانی استراتیژی لێرانە جێبەجێ بکەین. بێگومان کە پرۆژەگەلێکی زۆر لەو ناوچەی جێبەجێکرێ بێکەم و کوڕیش نابی و ئەو بربەستانە چی بۆ یان ئەو گرفتانە چی بۆگاتە بەردەم پرۆژەکانی ئێوە یا ئەخوت هەتا ئێستا هیچ بەڵێندەرێکتان سزاداوە لەسەر ئەوەی ڕا لە کارەکانی نەبوو یان گرفتێکی بۆ دروستکردون؟ ئێمە بەکو بەربەست سۆران لە وەکو شەم شوێنەکانی کە زێدەڕۆی زۆر لەناو کراوە هەر شوێنێکی شارگەڕێکێکیش کە بە زێدەڕۆی فراوان ببیتن لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان بە تایبەتی قرتاوکردن و کۆنکریت و شەبەکە ئاوێ هەمووی لێبتە کێشە چونکە بە شێوەیەکی ناڕێک گەورە بووە زۆر جاران ئەم ساڵە لە جێبەجێکردنەوە پرۆژانە گرفتمان بۆ دروست بووە بەوەی کە خەڵکانێک زێدەڕۆییان کردو لە ناو جادەکان بوونیان لە سیازەکانیان ئەوە کێشە بوویانی ڕاستەوە وەختی مێوردووە بەڵام ئەمە نەمان هێشتووە لەسەر حیسابی سیمایی شەقامەکان بێتن هەر لەوانێ بەدڵی ئەمەش نەبێتن بەڵام ئیتر گەڕێکێکە کە خێزانی لە ناوژیا دەبێت خزمەت گوزاریەکانی بۆ ببێ. بابەتی بەڵێندەرەکان و کوالەتی پرۆژەکان ئێمە ئەم دوو ڕۆژ پێش ئێستا بۆ دووەم جارگەر هەم بەڵێندەرەکان دانیشتینە. بابەتی سزا ئەوە هەیە بەڵام ئەوەی ئەمە دەمانەوێتن بیگۆڕین بیرکردنەوەی عقلەتی وەیە کە مەقاویل و بەڵێندەر لە نەتیجە خەڵکی ئەم شارن و خەڵکی ئەم وڵاتن و خەڵکی ئەم ناوچەیەنە بۆ ئەوەی ئەوان پێش ئەوەی ئەمە ببین بەڕقیب لە سەروانە ئەم داوامان لێکردن ئەوان خوان ببن بەڕقیب بەسەرخواان بەسەر پرۆژەکانیشانەوە هەوڵ بدرێتن پرۆژەکانیان بە شێوەی شەڕک و پێک ئەنجام بدەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین هاوکاریان بین بەڵام ئەگەر بزانین بەڵێندەر لە جێبەجێکردنی پرۆژەکانی کەم تەرخەم دەکاتن بەڕاستی ئێمە بەدەر لەوەی کە سزای دەرێن و بەدەر لەوەی کە دەبێت پرۆژەکانیشی وەکو خۆی جێبەجێ بکاتن بەڵام ئەگەر لە حالەتیەوەی کە دووبارە ببێتەوە ئێمە هەروەها لە گەری ناڕن دووبارە بێتەوە بەڵێندەرەکان دەدێنێت لیستی ڕەش و بۆ ماوەی ساڵێک دو ساڵ بێ بەشان دەکەین لە پێدانی هەر پرۆژەیەک بۆ ئێمە پامێکی زۆر ڕوون ئاشکرامان لەگەڕمان باس کردەوە و من هاوکاریان بوویمە پێشم گوتم من هاوکارتان دەبم هەر کێشەیەکتان هەبێتن لە دابینکردنی سیویلە لە هەر کێشە گرفتێک بتن من هاوکارتان دەبم بەڵام لە ئەنجام دەمەوێت ئێوە بە خۆتان کە پرۆژەیەکتان تەسلیم کرا خۆتان ڕقیب بن بەسەر پرۆژەکانی خۆتانەوە ئێمەش هاوکارتان دەبین هەر بەڵێندەرەشیش ئەگەر هەموو دۆکمنتە یاساییەکانیشی تەواو بێتن لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان بەڵام پرۆژەکە پاشی ساڵەکان پاشی ساڵە نوێچکە تێک بچێتن ئەمە ئەوە هیچ لە بەرچاو ناگرین
لە لای خۆمانەوە سزای بەڵێندەرەکان دەدەین و بۆ ئەوە ببێتە کەلتورێک بەڵێندەر بەخۆی ببێتە ڕقی بەسەر پرۆژەکانی و نەک ئێمە ببینە ڕقی بەسەریانەوە. دو پرسیارم نائارامی ناو سنووریەکان کە سنوورێکی زۆر لەگەڵ وڵاتانی دراوسێ لە سنووری ئیداری سۆران هەیە کاریگەری کردوتە سەر جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لەو گوندانی سەر سنوور و وەک دووە قسەت داواکاری لە هاوڵاتیانی سۆران چییە وەک هاوکاری پرۆژەکان بن؟ بەڵێ بەرزبەست سنوورەکان زۆر بەداخەوە یعنی ئەمە سنوورێک چی زۆر ئەوانی کە بەتاوێتەوە گوندانەکە دەکەونە سەر سنوورەکان ناوچەیەکی زۆر گەشتیاری بەرفراوانیشە بەڵام تا ئێستا نەمانتوانیوە وەکو پێویست سوودی لێ وەربگرین و لە هاوینانیش ئەو خەڵکانی کە دەستنەوە سەر گوندەکانیان هەموو ساڵی ئەمە کێشەمان هەیە چونکە ژیانیان پارێزراونیە کە دەستنەوێنران زۆر جارن ڕووداوی نەخوازراویش ڕووی داوە ئێمە لە ناو مووقیفێکی نەدەتوانین ڕێیان لێ بگرین کە ڕێشان پێدەرێن ناتوانین هیچ حیمایەتێکیان بکەین لەو کاتانێکە لە کۆنتترۆلی ئێمە دەرناچن ئەوە ینی خەڵکی ئەم ناوچێ بووینە قوربانی شەڕێکە دوور و نزیک لەوانە پەیوەندی بەوانەوە نەبێتن بۆی ئێمەش هەتا ئەو شوێنانێک کە لە دەسەڵاتی ئێمەش نەبن و کێشەشی تێدا بیتن هەوڵماندا ئەم ساڵە پرۆژەکانیان بۆ بین و هەر نەمیتن ڕێگە گوندەکانیان بۆ خایم بکەن و بۆ ئەوی بتوانن لە ڕووی کشتتوکاڵی و ئاژەلداریەوە کار و پیشێکی خۆیان بکەن بەڵام بە دڵنیاییەوە کێشە دروست دەبێتن و زۆر جارانیش ئەوانەیە کە کاریش دەکەن چونکە ناتوانانی سەلامەتیان بەپارێزین لەوانەیە ناتوانن وەکو پێویست لێنران خزمەت بکەن بەنسبەت هاوڵاتیانی سۆران و هەموو ئیدارە سەربەخۆی سۆران ئێمە لە سەرتاوە ڕامانگەیان کە دەست بە پرۆژەکان دەکەن بە شێوەیەکی زۆر چڕپڕ ئەوەی کە ئەمە داوامان کرد چونکە ماوەمان کەم لە بەدەستدا بوو هەموو پرۆژەکانمان تەقریباً بێکجاری دەست پێ کرد کە پرۆژەش بێکجاری دەست پێ دەکەی ئاسانگەکان قورستر دەبن بۆی ئەمە داوای هاوکاریمان کرد و داوامان کرد کە پشوو درێژ بن و خەڵکی سۆران زۆر پشوو درێژ بوون و زۆر هاوکاریش بوون و بە پێچەوانەوە ئەوەی ئەمە تەوەقعمان دەکرد زۆر دڵخۆشیش بوون بۆەوەی پرۆژەکان وازیە بەجێ دەکرێن بۆیە ئەوان هاوکارێکی تەواوی ئێمە کرد و لێرەوە سوپاسیان دەکەم و بەڵین ئەوەشان پێدرێن ئەو پرۆژانە لە ماوەیەکی کورت تەواو ببن و دوای تەواوبوونی ئەو پرۆژانە سیمای شار و بەرنامەی زۆر باشتریشمان هەیە بۆ سۆران وەکو دروستکردنی پارکێکی گەورە ئێستا ناو بەرنامەماندایە سنتەری شار خەریج چەند پرۆژەیەکین بەڵام دەرفەتمان بدەن بۆ ساڵی داهاتوو هەم ئەم پرۆژانە کە دوای تەواو دەبن هەم کۆمەڵێک پرۆژیت کە ئێستا لە بەرنامەی ئێمەدایە دەخینە بوارە جێبەجێکردنی ئینشاءڵڵا هیواداری خەڵک لێمان ڕازی بێت. ڕێز خەڵگۆ شێخ نەجیب سەرپەرشتەری ئیدارەی سۆران زۆر سوپاس کە لەگەڵ ئێمە بووی زۆر سوپاس. بڵێ ئەوە کۆی ئەو گفتوگۆیە بوو کە لە بوارە پرۆژە خزمەتگوزاریەکان لە سنووری ئیدارەی سۆران بە قەزا و ناحیەکان و گوند و دێهاتەکان کە جێبەجێکراوە ئێستا ئەوەی ماوەتەوە هاوڵاتیان چاوەڕوانن هەم ئیدارەی سەربەخۆی سۆران هەم سەرپەرشتیاری ئیدارە لە هەنگاوی داهاتوو لە ساڵانی داهاتوو هەمان ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی کە لە دەستپێکی ئەو ئیدارەیە دەست پێکرا لە ئایندەشدا هەمان پرۆژە خزمەتگوزاریەکان جێبەجێ بکرێ بۆ ئەوەی بتوانن ئەو ناوچەیە جیاواز لە ڕابردوو پرۆژەی خزمەتگوزاری زیاتر لە خزمەت هاوڵاتیان لەو ناوچەیە جێبەجێ بکرێت.